ڕۆژە یاسای پاراستنی کوڕ هاتە نێو کۆنگرێس و داوا دەکرێت بە خێرایی دەربکرێت با بەشداری دوولایانی کوردی یەکەم کۆنگرەی فراوانی ئۆپۆزیسیۆنی ئێران بەڕێوە دەچێت. شارە قسەی ترامپ و میدیای ئێرانی خەریکە شکست بە هەوڵی دانوستانە نوێیەکەی نێوانیان دەهێنێت. سیناتۆر ریچارد بلۆمێنتال لە پەیامی پیرۆزبایی نەورۆزدا جەخت لە گرنگی پەسەندکردنی یاسای ڕزگاریکردنی کورد لا کۆنگرێسی ئەمریکا دەکاتەوە. جەختیش دەکات لە کارکردن بۆ پاراستنی هێزەکانی سووریای دیموکرات و بەردەوامی هاوکاریکردنیان لەلایەن سوپای ئەمریکاوە. ئەو سیناتۆر ئەمریکیە لە پەیامەکەیدا دەڵێت لە ئەنجومەنی پیران بەردەوام دەبم لە پشتیوانیکردنتان، هەر بۆیەش بە شانازیەوە بەشداریم کرد لە یاسای ڕزگارکردنی کورد لەگەڵ سیناتۆر لینزی گراهام کە ئەو پرۆژە یاسایان لەلایەن هەردوو حیزبەکەوە پشتیوانی دەکرێت بۆ سەپاندنی سزا بەسەر ئەو بەرپرس و قەوارانەی هێرش دەکەنە سەر هاوپەیمانە کوردەکانمان بە تایبەت هێزەکانی سووریای دیموکرات کە ئازایانە لە پاڵ هێزەکانی ئەمریکا دژی داعش شەڕیان کرد. ناوبرا وتیشی دەبێ ئەم یاسایە پەسەند بکرێت بۆ ئەوەی یارمەتی دەربن لە ڕێگریکردن لەم جۆرە چەوسانەوە مێژوویە لەو زوڵم و ناپاکیەی کە کورد چەمبارە بەدەستیەوە ناڵاندوویەتی. نەورۆز و ساڵی نوێتان پیرۆز بێت. یەکەم کۆنگرەی ئۆپۆزیسیۆنی ئێران بە بەشداریەکی فراوانی لایەنەکانی ئێران بەڕێوە دەچێت و لەسەر ئاستی کوردیش حیزبی دیموکراتی کوردستان و کۆمەڵە تێیدا بەشدار دەبن. چەند ماڵپەڕێکی هەواڵی ئاشکرایان کردووە 28 و 29 ئەم مانگا لە لەندەن کۆنگرەیەکی فراوانی ئۆپۆزیسیۆنی ئێران بەڕێوە دەچێت و یەکەم کۆنگرەی فراوان دەبێت کە هەموو لایەنەکانی ئێران لەخۆ بگرێت و جیا لەلایەنە سیاسیەکان کەسانی ئەکادیمیش بەشداری تێدا دەکەن. کۆنگرەکە بە ناونیشانی کۆنگرەی ئێرانی ئازاد دەبێت. ئاماژە بە ئەوش کراوە لە مانگی شوباتی ڕابردوو کۆبوونەوەیەک بەنهێنی بەڕێوە چووە، بەڵام هەموو لایەنەکان بەشداریان تێدا نەکردووە و بەو ئاستە بەرزێش نەبووە. بەڵام ئەمجارە هەموو لایەنەکان لە کوردیش حیزبی دیموکراتی کوردستان و کۆمەڵە بەشداری تێدا دەکەن. ترامپ لە پۆستێکدا لە سۆشیال میدیا ڕایگەیان بە خۆشحاڵیەوە ئەمریکا و ئێران لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا دانوستانێکی زۆر باش و بەرهەمداریان هەبووە سەبارەت بە یەکلایکردنەوەی کێشەکان و کۆتایی هێنان بە دوژمنایەتیەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوا بە دوای ئەوە میدیای ئێرانی بڵاوی کردەوە کە هیچ دانوستانێک لەگەڵ ئەمریکا ئەنجام نەدراوە. هاوکات دوای ئەوە ترامپ وتی پێم سەیرە میدیای ئێرانی بەم زمانە قسە دەکات لە کاتێکدا دوێنێ شەو دانوستان بە باشی بەڕێوە چوو. بەپێی لێکدانەوەی شارەزایان ئەو لێدوانانەی میدیای ئێرانی بۆ ئەوەیە کە پیشانی بدەن بەلاوازی نەچوونەتە ناو کۆبوونەوە و دانوستانەکان و لە پێناو پیشاندانی هێزی خۆیانە کە ڕەنگە زیان بە گفتوگۆکان و دانوستانەکان و ڕاگررتنی شەڕ بهێنێت.